بەهۆی ناکۆکی یەکێتی و پارتیەوە هێشتا کابینە وزاریەکەی محەممەد شیع سوودانی تەواو نەکراوە و هەریەکە لەو دوو حزبە هاوشێوی پۆستی سەرۆکۆمار شەڕ لەسەر بەدەستێنانی پۆستە وزاریەکان دەکەن. سەرەڕای بەدەستێنانی متمانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دەستپێکردنی کاری حکومەتی نوێی عێراق بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی، ئەوەش دوای ساڵێک لە چەقبەستووی سیاسی بەهۆی ناکۆکی یەکێتی و پارتیەوە دوو وەزارەتی کابینەکەی هێشتا بەتاڵن کە ئەوانیش وەزارەتەکانی ژینگە و ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنن کە هەریەکە لەو دوو حزبە کێبڕکێ لەسەر وەرگرتنی دەکەن. بە پێی دابەشکاری پێکهاتەیی ئەو دوو وەزارەتە سەر بە پێکهاتەی کوردین، بەڵام ناکۆکی نێوان هەردوو حزبی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان نەیەشت ئەو دوو وەزارەتە لە میانی دانیشتنی پەرلەماندا تێپەڕێنرێت کە پێنجشەممەی ڕابردوو پەسەند کرا. بە وتەی چاودێران هیچ نیشانەیەک نییە بۆ ڕێکەوتنی ئەو دوو حزبە لەسەر ئەو پۆستانە و ئەمەش حکومەت بە ناتەواو دەهێڵێتەوە، بە تایبەتی کە ئەو دوو وەزارەتە هەڵپەسێردراوە گرنگیەکی زۆریان هەیە. ئێستا یەکێتی داوا دەکات پشکی وەزاری پێکهاتەی کوردی کە 4 وەزارەت بە یەکسانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دابەش بکرێت، پارتیش پێداگری لەسەر بەدەستێنانی 3 وەزارەت دەکات. یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە پۆستی سەرۆکاتی کۆمار مافی خۆیەتی لە بەرامبەر بەدەستێنانی پۆستی سەرۆکاتی هەرێمی کوردستان وەری دەگرێت. پشکی کورد لە کابینەی نوێی حکومەتی عێراق ئەم وەزارەتانەیە. وەزارەتی دەرەوە کە بۆ فواد حسێن لە پارتی دیموکراتی کوردستانەوە مایەوە. وەزارەتی داد کە خالد شوانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەریگرتووە. ئێستا ناکۆکیەکە لەسەر وەزارەتەکانی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و ژینگەیە. محەممەد سەمەڕایی شارەزا و ڕاوێژکاری یاسایی عێراقی سەبارەت بە پرسی ناکۆکی کورد دەڵێت بە پشتبەستن بە بڕگەکانی مادەی 76 دەستوری عێراق دەنگدان لەسەر کابینەی حکومەت و مەنهەجی وەزاری بۆ زۆرینەی ڕەهای ژمارە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانە و هیچ شتێک نییە ڕێگری بکات لە دەنگدان لەسەر زیاتر لە نیوەی کۆی ژمارەی وەزیرەکانی حکومەت، ئەکرێت باقی لە دانیشتەکانی دیکەدا یەکلایی بکرێنەوە. چاودێران ترسیان لە دووبارەبوونەوەی سیناریۆی ناکۆکی نێوان ئەو دوو حزبە هەیە، وەک لە پۆستی سەرۆکۆماردا بینرا و ڕۆڵی هەبوو لە بنبەستی سیاسی عێراق و دواکەوتنی پێگەێنانی حکومەت و بەرەنجامیش ڕێکەوتنی لەسەر نەکرا و بە دەنگدان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکلایی کرایەوە.